ڕێگەدان بە وڵاتیانی عێراقی و بیانی بۆ کڕینی یەکەی نیشتەجێبوون و تۆمارکردنی بەناوی خۆیانەوە لە پارێزگای سلێمانی دەکرێت وەک وڵاتان بە ئەنگاوێک بۆ بژانەوەی کەرتیابوودی و گەشتیاری دابنرێت. سەرباریەوەی هەندێک لە وڵاتیانی هەرێم ڕەخنەی لێدەگرن و پیان وایە هاتنی تعریبە، بەڵام لە ئێستادا وڵاتە پێشکەوتۆکان هەموو ڕێگایەک دەگرنە بەر بۆ ڕاکێشانی پارە و وەبەرهێنەران و سەرمایەدارانی بیانی بۆ ناوخۆی وڵاتەکانیان. لە بەریتانیا تەنها لە 4 ساڵی ڕابردوودا بە بەهای نزیکەی 60 ملیار دۆلار مۆڵک فرۆشاوە بە خەڵکانی بیانی کە وڵاتیانی قەتەر لە پلەی یەکەمی کڕیارانی موڵکەکانی لەندەندا دێن و چینیەکان لە پلەی دووەم و کۆیتیەکانیش لە پلەی سێیەمدان. بۆ نمونە هەردوو باڵەخانەی شارد و هاردۆس کە جێگەی شانازی بەڕێتانیەکان بوون لە ئێستادا موڵکی قەتەڕیەکانن. لە تورکیای دراوسێشدا یاسای خانوبەرە بە جۆرێک چاکسازی تێدا کراوە کە هەموو وڵاتیەکی بیانی دەتوانێت خانوو شوقە لەو وڵاتە بکڕێت و بیکات بەناوی خۆیەوە و لە بەرامبەریشدا حکوومەتی تورکیا مۆڵەتی نیشتەجێبوون بەو هاوڵاتیانە بدات. بەپێی دامەزراوەی ئەمەری تورکیاش تەنها لە مانگی نیسانی ئەم ساڵدا زیاتر لە 1500 یەکەی نیشتەجێبوون بە وڵاتیانی بیانی فرۆشاون کە کڕیارەکان بە پلەی یەکەمی وڵاتیانی کۆیت و بە پلەی دووەمیش عێراقی بوون کە ژمارەیەک لەوانیش هاوڵاتی هەرێمی کوردستانن. ئیماڕاتی عەرەبیش کە بەهۆی ئابووریە بەهێزەکەیەوە بۆتە جێی سەرنجی وڵاتانی جیهان لە کۆتایی ساڵانی هێشتاکاندا کاتێک دەرگای لەسەر فرۆشتنی موڵک بە کەسانی بیانی کردەوە. ژمارەیەک لە شێخە دیارەکانی ئیماڕات بۆ نیشاندانی ناڕەزایی سەردانی شێخ زایدی سەرۆکی وڵاتەکەیان کرد و پێیان ڕاگەیان کە جوولەکە و بێگانە دەست دەگرن بەسەر موڵک و ماڵی وڵاتیانی عەرەبدا. لە وەڵامدا شێخ زاید بانگی سکرتێرەکەی کردووە وتوێتی بەپەلە بەڕێوبەری فڕۆکەخانەی دووبەی بۆ وەربگرن. کاتێک قسەی لەگەڵ کردووە لە بەرچاوی شێخەکان وتوێتی بەپەلە فەرمانێک دەربکە هەر بیانیەک زەوی بردە دەرەوە لەگەڵ خۆیدا لە فڕۆکەخانە بیگرن. میوانەکانی شوتویانە جا شێخ چۆن ئەرزە دەبرێتە دەرەوە؟ ئەوی شوتوێتی ئەی کە نابرێتە دەرەوە کەواتە کێشتان چییە؟ ئەرزی خۆمانە، وڵات وڵاتی خۆمانە و ئەم بیانیانە پارە دێنن و زەوی و خاکی ئێمە ئاوەدان دەکەنەوە وەکەی بەدڵمان نەبوو دەریان دەکەین و پارە و زەویەکانیشیان بۆ خۆمان دەبێت. هاوکات دوای بڕیارەکەی پارێزگای سلێمانیش بە بڕای بەشێک لە چاودێران ئەو بۆ توونانەی کە پیان وایە بڕیاری تاپۆکردنی خانوو شوقە لەسەر وڵاتیانی عەرەب دەبنە هۆی تعریبکردنی سلێمانی هەڵەن، چونکە سلێمانی کە 423,000 خێزانی کوردی تێدایە ئەگەر 5,000 خێزانی عەرەبیشی تێدا نیشتەجێ بن کار ناکاتە سەر ناسنامە و دیمۆگرافیای شارەکە. هەروەک چۆن هاوڵاتیەکی کوردیش مافی خۆیەتی دەتوانێت لە ناوچەکانی دیکەی عێراق مۆڵک بکڕێت و تێیدا نیشتەجێ بێت. هەروەها لە کاردانەوەدا هەندێک لە وڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕەخنە لە بڕیارەکە دەگرن و پیان وایە ڕێخۆشکەرە بۆ تعریب. بەڵام هەندێک لە چاودێران دەڵێن سەرەڕای ئەوەی سلێمانی و هەولێر هاوسنوور نین لەگەڵ ناوچە عەرەب نشینەکان و ناکەونە ناوچە کێشە لەسەرەکانەوە وەک کەرکووک و هەندێک ناوچەی دیکە ترسی گۆڕینی دیموگرافیەیان لەسەر نییە. ئێستا هەرێمی کوردستان لە قەیرانێکی قۆڵی داراییدایە و بەغداد بودجەی بڕیوە و نرخی نەوت نزمە و حکومەت ناتوانێ موچە دابین بکات و بازاڕ وەستاوە. بەشێک لە چاودێرانی ئابووری پیان وایە بەهۆی ئەو ئارامیەی هەیە سەرمایەدار و پارەدارانی ناوچەکانی دیکە بەهۆی شەڕ و خراپی دۆخی ناوچەکانی دیکەی عێراقەوە ڕوو دەکەن هەرێمی کوردستان و دەڵێن بەشێکی ئەو جوڵەکەمەی لە بازاڕەکاندا هەیە پەیوەندی بە سەرمایە و کاری ئەو بیانیانەوە هەیە کە لە هەرێمدا کار دەکەن. هەرێم دەتوانێت لە ڕێگەی ڕاکێشانی سەرمایەداران و گەشتیارانەوە ساڵانە پارێکی زۆر ڕایبکێشێتە شارەکانیەوە و بەوەش دەتوانێت جوڵەی زیاتر بخاتە بازاڕەوە. ئەگەر بە نمونەیەکی زۆر بچووکیش سیر بکرێت ئەگەر خێزانێکی عەرەب بێتە هەرێم ئەوە و خێزانە پێویستیان
بە خانوو خواردن و هۆکاری گواستنەوە و چەند شتێکی دیکە دەبێت. بەوەش لە بەرامبەردا پارە دەدەن و هاوڵاتیان و شۆفێر و فرۆشیار و کڕیار و کاسبکارانی کورد قانزاز دەکەن و لە بەرامبەریشدا خەرجی هەر تاکێکی عەرەب داهاتی تاکێکی کورد زیاد دەکات.